ئەمڕۆ لە بەشێکی زۆری فەرمانگەکانی سنووری پارێزگای سلێمانی ١٨ فەرمانبەران بایکۆتی دەوامیان کرد. سەر لە بەیانی زوو بەرپرسی ژووری هەواڵ لە زووم پێشنیازی کرد بە دوواداچوون بکرێت بۆ دەستپێکردنەوەی دەوام لە سنووری پارێزگای سلێمانی لە دوای کۆتایاتنی ژووی جەژنی قوربان. محەممەد دڵشاد زوومی سلێمانی دەستی بە دوواداچوونەکانی کرد. دەرکەوت لە سنووری پارێزگای سلێمانی کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکردنەوەی دەوامە دوای کۆتایهاتنی پشوەکانی جەژنی قوربان ١٨ فەرمانبەران لە فەرمانگەکانی سنووری پارێزگای سلێمانی نەچوونەتەوە سەرکار، ئەوانەی دەوام دەکەن ١٢٠ەکەی دیکە ڕێکەوتونە نێوان خۆیان بە شێوەی تەناوب دەوام بکەن. هۆکاری سەرەکی دەستپێنەکردنەوەی دەوام یاخود بایکۆتکردنی زۆرینەی فەرمانبەران لە سنووری پارێزگای سلێمانی بۆ ئەوەیە کە چارەنووسی دابەشکردنی موچەی مانجی پێنج دیار نیە، مەگەر تەنها خودای گەورە بزانێت کەی موچەی مانجی پێنج دابەش دەکرێت. ئەجینە هەموو دانوستانەکان تاوەکو ئێستا گەیشتونەتە بنبەست و هیچ ئەنجامێکی نەبوو. لە حکوومەتی هەرێمی کوردستان دەزانێت، نە حکوومەتی عێراقی دەزانێت کەی کێشەکە چارەسەر دەبێت. هەردوو لە یەکتری تاوانبار دەکەن بەوەی پابەندیەکانی خۆیان بەرامبەر بە یەکتری جێبەجێ نەکردو. لە بەرامبەردا وردە ساردبوونەوەی فەرمانبەران لە سنووری پارێزگای سلێمانی لە دەوامکردن دەستی پێکردو. محەممەد دڵشاد زۆر بە دوواداچوونی کرد لە بەشێکی زۆری فەرمانگەکان دەوام دەستی پێ نەکردوتەوە. لە کاتێکدا هەموو جەژنەکان وا باو بووە یەکەم ڕۆژی دەوامی دوای کۆتایهاتنی پشووی جەژن لە فەرمانگە حکومیەکان جەژنانە لە یەکتری دەکەن، فەرمانبەران هەمویان دەستنەوە سەرکار، جلی تایبەت بە جەژن لە بەردەکەن بۆ ئەوەی لە فەرمانگەکان کاتێک دەوام دەست پێ دەکاتەوە جەژنە پیرۆزە لە یەکتری بکەن. بەڵام لە سنووری پارێزگای سلێمانی لە جەژنی قوربان ئەمڕۆ دوای دەستپێکردنەوەی دەوام ئەمە نەبیندرا. هۆکارەکەشی ئەوە بوو کە بۆم باسکردن موچە خۆران تاوەکو ئێستا بەرچاویان ڕوون نییە، لە سترێزدان نازانن پێی موچەی مانجی پێنجی موچە خۆرانی هەرێمی کوردستان دابەش دەکرێت. هۆکارەکەش هەمویان ڕوونە، لای هەمویان ڕوونە، هەمویان دەزانن کە کێشەیەک لە نێوان هەولێر و بەغداد بڕیاری داوە چی دیکە موچە خۆرانی هەرێمی کوردستان قەرز نەکات و نەینێرێت. لە کاتێکدا هێشتا 8 مانگ لە ساڵی 2025 ماوە، ئەمە لە کاتێکدا وەزیری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان سەرەتای ئەمساڵ گوتی ڕێکەوتن کراوە لە نێوان هەولێر و بەغدا موچەی هەردووان زەمانکەی ساڵی 2025 زامن کراوە، بەڵام ئەم ڕێکەوتنە تەنها 4 مانجی خیان لە مانجی پێنجەوە کێشە بۆ موچەی خۆرانی هەرێمی کوردستان دروست نارزاندرێت کەی موچەی مانجی پێنجی موچە خۆرانی هەرێمی کوردستان دابەش دەکرێت و کێشەی موچەی ئەمساڵ کەی چارەسەر دەبێت.